سڵات جەماعەت چۆنن باشن ئەحواڵتان باوتم با پێش هەموو کەس ئێوە بزانن کە بابم سارێکی نوێ بۆ کڕێوم لە ئاخیر مۆدیلەکان ئێستا جسم لێ هاژم لە ناو سارش ستریک بۆکەم. با ستریکێکی ناو سارەش بکەم و بیدڵی هەمویان بتەقێ. جەماعەت بابم سارێ بۆ کڕم چونکە بابم زۆری خۆشم لە ناکاو سوپرایزێکی بۆ کردم سارێ بۆ کرێم حەز دەکەم ئێوەش لەگەڵم بەشدار بن نەخۆشیەکانم لەگەڵم من خۆتان نەزانن من حەز ناکەم نەخۆشیەکانم ئێوە بێ بەشکەم ئێوە زۆر نەمێ ئێژە هاوڕێ منن جەماعەتی گروپ بەخاستن لەگەڵ ئێوەمە. چما سەلیم دێ دڵی من بشکێنێ بخوا داوای چاوکەم ناڵێنا هەر شتێکی پێ بڵم ئەها یەک و دوو بخوا سیارەیەکی کڕیوە بۆ لە نیای کچم ئەگەر لە گەڕەکەکەوە تێپەڕێ هەمووی ئاوڕی بۆ دەنەوە ئەمە نەجوانە ئاخر مۆدێلە کچێ حەیفن نەکرد مناڵی من هەر لە 12 ساڵیەوە سایقن چەند کەسی فێری سایقی کردووە ئەرێ یەک دقیقە کوا بابا چی؟ بابم کوا دیوانەتی چی بووە؟ چی بووە؟ شتێکت پێ دەڵێم بەس تخوا بە بابم مەڵێ کوڕە زراوم چوو دەبیڵێت زراوم چوو چی بووە؟ دامم بە سارە نوێیەکە تەمەم کرد سارە نوێیەکە سارە لە قوڕێنەی بۆ خۆت و بۆ منیش باشە باشە داکە تخوا دەیکە خۆ لە چیدا؟ خەریکی سنابووی خەریکی سنابووی یەخم و کوڕت دایکە من دەڕۆیشتم هیچ ئایبم نەبوو دیوار هاتە پێشم ئەو دیوارە کوێری دایەوە تۆی نەدی دیوارەکە چاوی نییە ڕاست دەکەی شەوان تۆی نەدی شەی ئێستا چی بە بابم بڵێ بەخوا جارێکی سویچم ناداتێ بۆ خۆم سویچم نادەمێت چما جورئەت هەیە جارێکی کە دەست بۆ سویچ بەری ئەو پەنجانە دەشکێنە سەر لە قڕێ خەڵک منداڵی هەیە خەڵک کچی هەیە منیش کچم هەیە داوشێ پێی نەڵێ قسەیەک خۆشی کڕێوە بەسکە وەختی وەیە ماڵێ بە قوڕ نەگیرێ سەلیم تۆ سەی ئەو ناوی خۆکە شەوچەرە بوو کردم بە ڕێحانە ئەی دێقەی چێکە با سەلیمەکە و کردای بە شتێکی خۆش مەسەلەن وەکو ئەلەند حەزت لە ئەلەندە؟ مەقسەدم ئەوە نییە پەلەمەکەەوە گەڕێم بۆ ڕەقەمی شەمۆ بۆچیتە؟ ئەوەتە پەلەمەکە سوپرایزە بووەکەم ئەلۆ شەمۆ چۆنیت؟ ئەم شۆ ئاوا دەوری سەعات 6 مەحاولە کە 6 کەبابمان بۆ بێنیت بە شەمە نەفەر بینێرە بە بێ قەزای دلیڤەری بینێرە بەس ئاوا 3-4 شوتیشمان بۆێن بەس تخوا باش شەرتی کە باش شیرین بێت باشە؟ دەبڕدی سەر چاوم وەڵا ئەگەر هەیە خۆشە شاورمە؟ 5-6 شاورمەشمان بۆ بێنە دەبڕدی خوا حافیش هین خوا حافیز شەلیم سەلیم یا ئەلەند تۆزە میوە بخۆ چییە؟ شنەکە نازانم قەلەقی منیش مەشاویش مەکە ڕەجال لێکم بێڵێ
شتێک بووە نازام چۆن بۆت باس بکەم. یا الله خێر دەی هاچوومە میوانم کڕی ئاگام لێ نەبوو ئێ ساری کچەکە دەعمم کرد. کارۆ سیارەکە دام کرد خۆ لای کچەکە نەوتووە من دامم پێ کردووە ئەلحەمدولیلا کچە هەر سیارەکەت بە هەر تایەکەیەوە بە قوربانی خۆ بێ ڕاستە؟ نەڵێ من بووم بڵێ سەلیمی باوکە بوو تەواو ئەڵێم ئەلەند بوو. بیخە سەر خۆم ئەلەند. وتی مۆزە تامی پرتەقاڵەیە ئاخر پرتەقاڵەکە چۆتە سەری. زین چون گوێنیتە نێخیتە سەر خۆت بانیکە با خۆم تێکێنم بانیکە بانیکەم؟ بانیکە کچی خۆم لەنیا کچم ڕۆڵە وەرە وەرە ڕێحان گیان وەرە کچم وەرە دانیشە کچەکەم وەڵاهی چی بێ لە تۆ نهێنی بێ کەتنێکم ناوەتەوە چی بووە؟ وەڵاهی ئەم بەیانێ دایە ڕێحان حەزی لە سەمونی حەجەری بوو بە قەیماغ و مرەبای گوێزەرەوە ئیتر بەڕاستی سیارەکەی تۆم بەروتم دوورە تا ئەچم یەمەوە سەمونەکە سار دەبێتەوە لە ڕێ دەعمێکم پێ کرد بەس ئەزانین چون مەیکە بەخەم خەفەت نەوگرێ یا بۆ چاکەم و یا دانەیەکی تازەوە کڕم فڕێکشم پێ نەدا بوو دەیتر چی بکەم دای ڕێحان حەزی لە سەمونی حەجەری بوو بۆ چاکەم دانەیەکی تازە بۆ کڕم لەوە جوان وەرە کوڕ ئەم هەتی ئەڵێ ڕەشەبایە هەتیوە باوکە چی ڕۆڵە ئەتواز لۆمێنە ئەرەوە من هەم ڕۆژە لە ماڵ ئەندۆنیە خۆن کە من لە ماڵەوەم ئێوە ناخۆن قەیچێکە شتی باش بۆ باوکت باشە. تۆ واز لەوە بێنە سەتێم بگەینە چیەوە پەرۆشانی ڕاکە باوکە و دیوارەکە خۆیان لەو دامی کورە سیارەکە دامی کردووە باسی چیەکە؟ ئەوە من بووم ئاخرەها بلەش بینیوێتی کە من بە سیارەکە بە من کە دامم کرد کورە چی من بووی باوکە من خۆم بیری میان چانی من چۆرە نەبینیوە بابە قابلە من درۆ لەگەڵ خۆما بکەم نەڵێ من بووم باوکە ژە من حەدم لێ ناڵم تۆ درۆکەی باشە خۆ دەڵەچی خۆما لە عەمودێک دەنەخێر عەمود نەبوو دیوار ها تۆ توزانی کچم بوو منیتی هەبم سیارەکە لە خۆ لە دیوار تۆ لە خۆت توزانی دیوار بوو دیوار. باوکە ژیان بۆ شەتی من لە پاسا بووم وەڵای هەرچەند هاوارێک و دابەزینی سیارەکە نەوەسا ئەی کاتەکە تاوبەزینە هەڵا بەجێم نایەش وەرە قابلە من درۆ بکەم ڕۆڵە من سیارەکە بەخۆم بوو دای ڕێحان حەزی لە سەمونی حەجەری بوو بردم دامێکم پێ کرد نوێم بۆ دەکرێتەوە. خێم ڕێحانە وەیە کردمەوە یعنی ئێستا تۆ هەرڵی خۆ بووی ئەکید من بووم لە سەتا سەد باش مادەم وە لە خۆم زومەق بووم نەگەیت باوکاڵێم یەک ئیشم بۆ دۆیستۆ خۆت وەربی ئیشی لە ماڵە خانەنشین بووی بەجددی خۆ ئەگە لە چە سەیری هەیکەڵتەکەم باوکە بەزەبت بۆ خۆ کراوە والله ئەگەر معاشەکەی باش بێ وەڵا خۆ بۆنە فولە بەس ناوێ قسەم شکێنی نار بەدڵم بێ ئەیکەم بوونە باوکە ئیشێکەوە پرۆژەی بۆکەن بەیانی دوو بەیانی خوێندنەوەی سێمی بۆکەن لەناو پەرلەمانە بەڵام ئەمێ بەقسەم کە ئیشێکی دەرەجەیەکە ئێ والله هەزار جا والله رازیم چییە باوکە سەرۆکی سندیکای مونەرمانی کوردستان ماشەڵڵا کە لێش جوان ماشەڵڵا لەو ئەدەبەی تۆش